و دەستبەرداری ئەم دۆسەیە نابینەوە تاوەکو ئەم دۆسەیە ئەگاتە بنبەست و هەموو ئەو لایەنانەی کە کەمتەرخەم بوونە و هەموو ئەو کۆمپانیایی کە ئەم سوتەمەنیشیێنەوە ئەگەر سزای یاسایی خۆی وەرنەگرێت. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەبارەی نەبوونی خزمەتگوزاری و دانانی نرخی بەرز لەسەر هاوڵاتیانی بەشێک لە یەکەکانی نیشتەجێبوون و هاوردەکردنی بەنزینی شەهراوی بۆ شاری سلێمانی کۆبوویەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت با کۆی دەنگ بڕیاریان داوە هەردوو کەیسەکە ڕەوانەی دادگا بکەن. لە ناو کۆبوونەوەکە بڕیارماندا یەک بە ئەوەی کەوا ئەو کۆمپانیای ئەو سوتەمەنی هێناوە بخرێتە لیستی ڕەشەوە و هەروەها مۆڵەتەکەی لێ وەربگیرێتەوە و جگە لەمانە هەروەها مەسەن هەموو ئەو بەرپرس و کارمەندانەی کە دەستیان هەیە لە بەلا ڕابردنی پشکنینی یەکەم لە مەرزی باشماخە کارەکانیان هەڵسپێرێتە یەکلابوونەوەی دۆسیەکە و هەروەها بە پێی یاسا و ڕێنمایەکان ئێمە دۆسیەکە تەمەنی نێرین بۆ داواکاری گشتیوە بۆ دادگای تایبێت بۆ پێی ئەو بڕیار و ڕێنمایانەی کە لە یاسای ساڵی 1984 هەیە بە پێی ئەوانە بتوانن سزای یاسایی خۆی بدەن. لەسەر سکاڵای هاوڵاتیان ئەندامانی ئەنجومەن لێکۆڵینەوەیان لەبارەی خزمەتگوزاریەکانی بەشێک لە یەکەکانی نیشتەجێبوونەوە دەست پێ کردووە. ئەندامێکی ئەنجومەنیش دەڵێت ئەوەیان پشتڕاست کردوێتەوە کە بەشێک لە یەکەکانی نیشتەجێبوون خزمەتگوزاریە سەرەتاییەکانی تێدا نییە و بەشێکی دیکەشیان تاکو ئێستا تاپۆ نەکراون و هەشیانە تەنانەت نازانێت ئەو زەویەی بۆ پرۆژەکەیان وەریان گرتووە بە ناوی کێوەیە. هەر هەموو ئەو کۆنووسەکە خۆی لە چوار لەپەڕ ڕاگرێتەوە. هەموو ئەو داواکاریانی هاوڵاتیانە کە پێشکەشی ئەنجومەنیان کردو و ئێمە خۆمان بە دوواداچوونمان بۆ کردو بە داواکاریەکان بالفعل ئەو کەم و کورتیانە زیاد هەبووە نەکەم هەبووە. ئێمە هەر ئەوانە بۆ خراوەتە سەر وەرەقە و کۆنووسێکمان پێکێنا و ڕەوانەی دادگامان کردو. بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی جەختلەوە دەکەنەوە بەهۆی لاوازی دەسەڵاتی جێبەجێکردن لە شاری سلێمانیدا ڕۆژانە هاوڵاتیان دووچاری دەیان کێشە دەبنەوە بە تایبەتی کەمی خزمەتگوزاری و زیادبوونی حاڵەتەکانی کوشتن و دزیکردن و خراپی کوالیتی بەنزین و مادە خۆراکیەکان و دەیان کێشەی دیکەش هاوکات سەرەڕای بە دوواداچوون و بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا وەک باڵاترین دەسەڵاتی چاودێری لە شارەکەدا بەڵام دۆسیەی کێشەکان بە چارەسەر نەکراوی لە دادگاکاندا ماوەتەوە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.